ژینگە پارێزانی قەزای دوکان لا بەرامبەر پێنەدانی موچەکانیان کارەکانیان ڕاگرتووە دەڵێن موچەی مانگی دویان لای کۆمپانیای خالیشنکیە. کۆمپانیاش پێیوتون تا بانکی هەرێم پارەکانیان بۆ خەرج نەکات ناتوانن موچەی ژینگە پارێزان بدەن. هاتوون ئەمڕۆ ڕێگامان گرتووە کە جوابمان ناداتەوە لە بینی دوو کۆمپانیایە لە بینی دوو کۆمپانیا ئێمە مافقراوە بووین. مافی ئێوە لای کۆمپانیایە ئێمە لە لایەک داوای کۆمپانیا لە ئەڵێن بڕۆ ماف لای کۆمپانیا ئەڵێ حکومەت پارەی نەدام بۆی سەرف نەکردم کەی پارەی دامێ بۆتان سەرفەکەم. ئێمە 3 مانگە هیچ بڕەپارەیەکمان بەردەست نەگەیشتووە. وەڵی براژیان چۆنە گوزارێت تۆ ماڵ مناڵتە بێ موچەکەت بە 2 مانگ بە 3 مانگ جارێک داتەیە بێ ژیانت چ بێ تۆ مناڵەتەیە خێزانەتەیە نەخۆشتەیە کرێچی دینارێکت پێ نییە یعنی ئەگە خەڵک پارەی پێ بێت جادە بگرێ ئەگە خەڵک پارەی پێ بێ بەم ڕەمەزانە دێتە دەرەوە بە زمانی بە ڕۆژەوە بەس خەڵک هەموو بێ دەرەتانە خەڵک هەموو نەبووە داماوە. بەهۆی بایکۆتی ژینگە پارێزانی دوکان ئەوە حاڵی بەشێک لە گەڕەک و کۆڵانەکانی قەزاکەیە خۆڵ و خاشاکێکی زۆر لە بەردەم دوکان و ماڵەکان و ڕێگەکانی دەرەوەش کەوتووە. ڕێبەری بانک یاریە مەدەڵێ ئێمە 100 ما بۆ خەرج کردوون کاکسیروان خۆی تەلەفۆنی بۆ کرد لەبەر چای بەشاری ئەو جەماعەتی متمانەتان بە کام قسەیان وەڵڵای ئێمە متمانەمان بڵین بەشی هەبێ نازانم هەکە سەودیە قسەیشەکە وازی ئێمەش داوای حەقی خۆمانەکەین هەتاوەکو معاشەکانمان نەدەنێ ئێمە جادەی بەرنادەین نزیکی ساعتێک جادەمان کردو پێشمان ناخۆش بوو لەبەرەوەی ڕێما لەو فەقیر وەژارەی گرتووە تا چاوەڕی ئەوانین زانین بۆ ماحلەکەن ئەگەر بۆ ماحلەکەن لەوەیە 2-3 ڕۆژکە بینەوە هەندی جادەی بگرینەوە هیچ ڕێگە چارەیشکەمان نییە. نوێنەری کۆمپانیای خالیشنکی دەڵێت بانک شایستەداراییەکانی پێنەداون تا ئەوانش بیدەن بە موچەی ژینگە پارێزان. کۆمپانیا داوای خەرجکردنی 100% شایستەداراییەکانی کردووە بەڵام حکومەت تەنها 160 پێداون تا 140 سرف نەکرێت موچەی ژینگە پارێزان نادرێت. موچەی 2 مانگە و کۆمپانیانە لە هندێکان 3 مانگە هندێکان 2 مانگە موچەکانیان سرف نەکراوە ئەوش بەهۆی ئەوەی حکوومەت یاریمی کوردستان شایستەدارەکانی بۆ کۆمپانیا سرف نەکردووە ماوەی 7 مانگێکە. باشە کەی پێیان نەدەن بۆچی هۆکار چێ پێیان نادەن؟ وەڵڵای ئێمەش چاوەڕێین منیش خۆم کارمەندێک چاوەڕم کەی ئەم شایستەدارانە بۆ کۆمپانیا سەرف بکرێ ئێمەش سەرفێکین بۆیان. هۆکاری سەرف نەکردنی پارەکە چییە؟ وەڵڵا بانک دەڵم بانک پارێتیانە بەڕۆبەراتی چەکی بۆکردن هەموو ئیزرات و کاری دارەکانی تەواو بکرێت چێ بانک پارێتیانە. ئێستا کۆمپانیای پەیوەندیدار بەم بابەتە تۆپەکەی خستۆتە گۆڕەپانی حکومەت. ژینگە پارێزانی دوکانیش دەڵێن بەردەوامی بە بایکۆت دەدەن و ئەوان نایەنەوە لە نوێن کۆمپانیای حکومەت مافەکانیان زەوت بکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام قەزای دوکان.